لە تەوەری یەکەما باز لە هەندێک خو ئەەکەین کە لە منداڵە بوونی هەیە کە هەندێک لە خوەکان بە تێپەڕێنی کات ئەم خوانە نامێنێت یان ئەگۆڕێت بۆ ڕەفتارێکی باش لە مناڵەکەی، بەڵام هەندێک خو هەیە وەک نینۆ خواردن بێت یان هەر خویەکی تر بێت کە لە منداڵە بوونی هەیە ئەم خوانە هەتاکو گەورەبوون بە تێپەڕێنی کاتیش ئەمێنێتەوە بۆی پێویستە لە کاتی خۆیان چارەسەر بکرێت ئەم خوا لە مناڵەکەیان نەهێڵڕێت تا لە گەورەبوونیە ئەم خوا نەمێنێتەوە. گفتوگۆی تەوەرەکەمانەکەین، باز لە خوەکانی مناڵەکەین، باز لە خوە باش و خراپەکانی مناڵەکەین، باز لە چارەسەرکردنی ئەم خواناکەین. هەندێک لە خوەکان هەیە ناشرینە ئەم خوەکە لە مناڵە هەبێت بەداخەوە کە دایک و باوکەکەش هەندێک پێک و باوکەی پێی ناخۆشەکە باز لە خوی ئەم مناڵە بکەیت لێی تووڕابن نینۆ خواردنە کە لەگەڵ ڕێزم بۆ بینەران دەستکردن بە لوتایە کە ئەمە خویەکە لە زۆربەی مناڵانە هەیە، یان خوو بە قژیەوەگرێ یان خوو بە بەتانیەکەوە گرێ کاڵێ تەنها ئەم بە بەتانیە ئەبێ پێم بێت و بخەوم گیان لە هیچ شوێنێکی تر ناتوانێت بمێنێتەوە بەبێ ئەم بەتانیە، یان یەکێک لە یاریەکانی کە خوی پێواگرێت و پێویستە بەردەوام ئەم یاریەی پێبێت. بۆی پێویستە کار لەسەر ئەم خوانە بکرێت، چارەسەری ئەم خوانە بکرێت تاکو بەپی کات بەپی گەورەبوونی ئەو کەسە ئەم خووە لەگەڵیان نەمێنێتەوە و کاریگەری خراپی نەبێت لەسەر داهاتووی ئەم کەسە. گفتوگوی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز ئارام میرزا توێژەری دەرونی. کاگەران فەرموو. بەخێر بێی کاکان. بەیانی باش بەڕێزت باش. بەیانی باش کاگەران. بەخێر بێی دووبارە. بەخێر بێی کاگەران. زۆر سپاس. بەخێر بێی. سڵاوت لەبێت. سەرەتا با بۆ دەست پێ بکەین بزانین خوی مناڵ چییە؟ خو لە مناڵە چییە؟ خو لە مناڵە کار و کردارێک و هەندێک جار بۆ چوونێکە کە دووبارە ئەبێتەوە. سەرەتا لە دنیای نائاگاوە سەر هەڵدەدات، مناڵەکە نازانێ مەبەستیایە چییە، دوایی پاشان وای لێت ئەگەر وەکو خوب بمێنێتەوە بێ بە عادەتێکیش ناتوانێت دەستبەرداری بێ مەگەر تێی بگات کە لە سەرەتاوە بە هەڵە تووشی ئەم حاڵەتە بووە کە دووبارەیە کات. باشە چیوە ئەکەم خوانە لە مناڵە دروست بێت؟ چی بەڕای من هەستی خنکاو، هەموو ئەو هەستانەی کە لە مناڵیدا دایک و باوک نەیانتوانیوە تێری کەن لە کاتی خۆیان. کۆمەڵێ هەست هەیە کاتی خۆی پێویستە مناڵ تێری کەی لەو کاتەیە کە هێشتا عەقڵی زاڵ نییە بەسەر هەستەکانیان. بۆ نمونە ئەگەر باوکێک زۆر پیاو سالار بێ نەتوانێت بە مناڵەکەی بڵێ خۆشمەوەی باوشی پیاکە ماچی بکە گەرمی لەشی پێ ببەخشێت لە گەورەیە بڵێ بەخوا زۆرم خۆشەویستی بەس وا فێرکراوم حەزم نەکرد زۆر هەستیاربی. فایدەی نییە لە وەختەیە تێر ناخوا لە مناڵیا لە دەستی چووە. ترس تا چەند دەورە بینە کاک ئارام؟ ترس تا چەند دەورە بینە؟ ترسی ژێچێکە لە هۆکارەکان هۆکارە زەقەکانی کە وا لە مرۆڤ کات بازدا بەسەر بۆ چوونە ڕاستەقینەکانی خۆیدا، بازدا بەسەر کەسایەتی خۆیدا، کەسایەتیە ڕاستەقینەکەی خۆی بشارێتەوە لە پێناوی ئەوەی تووشی ئازارێک نەبێت. واتە هۆکارەکە ترسەکەیە. ترس لە مرۆڤدا بە تایبەت لە مناڵدا زۆر خویەکی خراپە ئەگەر تووشی بێ. وای لێ دێت کە زۆر جار مرۆڤ زۆر زانایە زۆر زیرەکە لەبەر ترس نەیتوانیوە ببیر و بۆ چوونە تازەکانی نوێەکانی دەرببڕێەوەی باتە قەبرەوە ئەیبا لەگەڵ خۆیان. علم مەسەلەن زۆر لە من زیرەکتر بووە کە من مامۆستای ئەوم بۆ نمونە. لەبەرەوە ترسی شێچەکە لەو هۆکارانەی کە هەر دیسان لە مناڵیە ئەو ترسە دروستە بێت بەهۆی زیاترە سیستەمی پەروەردەیی کە تیا پەروەردەکراوە زیاتریش تاوانەکە ئاگایانەیان ئاگایانە درێتەوە بەسەر دایک و باوکە کە نەیانتوانیوە ئەو دایک و باوکە بن کە ترس ئاخنم جانی مناڵەکانیانەوە چون هۆکارەکەی ئەو شێوەیە بێ کە کەسایەتێکی شاراوەیە بێت تا ئەمرێ
مەگەر لە شوێنەکانی تەمەنیا لە جێگەیەکە چارەسەر بکرێ جینا ئەو ترسە بۆ هەتاتای لەگەڵ یا بێت و زۆر جاریشە بێ بە واسواسی و زۆر جارە بێ بە لە دەستدانی عەقڵ بە تەواوی و ئەوانەی کە پێڵین شێت. باشە کاگەرام هەندێک مناڵ هەیە خوو بە شتێکەوەگرێت بۆ نمونە دەستکردن بە لوتە یا دەستبردن بۆ قژی یان خوو بە بەتانیەک یان پارچەیەک لە یاریەکانی خۆیەوە ئەگرێت ئەمە هۆکاری چییە؟ و چۆن چارەسەر بکرێت؟ هەر دیسان هۆکارەکانی دەگەڕێتەوە بۆ تێرنەکردنی هەستەکان بە هەندێکیان لاساییکردنەوەیە. مثلا من باوکی من دەستی کردووە بە لوتیا زوزوو منیش بە مناڵی لاساییکردنەوەی باوک پیرۆزە بە شتێکی جوانی ئەزانم لەبەرەوەی باوکم کردوێتی ڕەنگە بە گەورەیش هەر جۆ نەیەمێ لە ناو قەرەباڵغەیە قابی کەم مەگەر دووسێ جا بمشتێنن اینجا بیر بکەمەوە کە باوکم هەڵە بووە. ئەگەر کچیش بم زیاتر لاسایی دایکمەکەمەوە گەر دایکم ڕفتارێ لەو ڕفتارانەی هەبوو بێت ڕەنگە منیش خوی پێوە بگرم. بۆ نمونە ئەو خوانەی کە زۆر خەتەرترە لە دەست بە لوتکردن و ئەو شتانەی کە جەنابەت باسی کرد بۆ نمونە خەمۆکی هەندێک جار دایکم خەمۆکە هەمیشە لە مەطبەخا مەسەلەن بە دیار چشتی خۆ دانیشە خەمۆکە و هەنا ساڵی کێشێ و ئەو خەمۆچیە بۆ من دێت بێ ئەوەی بزانم وازام چاکە دایکم بۆیە وا گەورە بووە و توانیوێتی من بێنێتە دنیاوە و من پەروەردە بکە و خواردنم بۆ دروستکە و لەبەرەوەی کەسایەتێکی وایە بکە وازانم خەتە ئازایی ئەو خەمۆچێتی مناڵ وایە مناڵ لاساییکردنەوەی چۆرچۆرانەیەکا بۆ لەبەرەوەی هێشتا عەقڵی زاڵ نییە بەسەر هەستەکانیان. هەستەکانی پێویستی بە تێربوونە چۆن تێرەکرێ هەستەکان بە یەکێک لە هۆکارەکان لاساییکردنەوەیە. لاساییکردنەوەی چێ؟ ئەو کەسەی کە لای تۆ پیرۆزە لای مناڵ چێ پیرۆزە؟ دایک و باوک کەواتە لاساییکردنەوە هەڵەکانیش هی ئەوان دوایی لە خیرا ئەبێ بە خوو بۆم کە بوو بە خوو ئەبێتە ئازارێکی دەرونی کە ڕەنگە بۆ هەتاتایە لەگەڵ مابێ. باش جا کاک ئارام ئەکرێ خویەک لە مناڵەکە لەو تەمەنەیە تۆ وای لێ بکەی دەست بەرداری بێت؟ لە مناڵیە بەڵێ ئەتوانین دەست بەرداری بین بە مەرجێک بە شێوازێکی هەستیارانە لەگەڵ یا بجوڵێتەوە نەک عەقڵیانە. واتە چۆن؟ مەسەلەن بۆ نمونە مناڵێک دەست بە لوتیا ئەکات پێویستە قەبڵی وامەکە ئەیبە یا چەند پیسە ئەوە نەیکە لە شخصیەتی دەی مناڵ عادەتێکیشی هەیە کە دژی وەستای ئەو شتەی لا پیرۆزە بێ بۆ لەبەرەوەی لە هەستایە هەر نەشتوانە بەدزیەوە ئەنجام بەس تۆ ئەگەر ساجە نەسیحەتی من بکەی بەم تەمەنەوە بە قسەتە کەم ئەگەر چون بۆچی بە عەقڵی تاوتوێ یەکەم کە بە عەقڵی تاوتوێم کرێگە قسەکەت لای من پەسەند بێ بە پێی ئاستی ڕۆشنبیری هەردووکمان تەبعەن ئەتوانم بە قسەت بکەم و واز لەو خۆ بێنم ئەگەر خوێکی ناشیرین بێت نەک لای خۆم ئەگەر جوان بێت واز نایەنم تەوان. بەڵام مناڵ ئەوەی لا نییە کە دایک و باوک لای مناڵ مقەدەسە پیرۆزت بە معنایەکی کە دوای خوا دایک و باوکە لای مناڵ ئەوە هێشتا نازانێت خوا چییە بەسە زانێ دایک و باوکی چییە وانە کە ئەم پیرۆزیە وای لێ ئەکات ئەکە دژی بێت زۆر ئەشتێ کەسایەتی کەمەکات ئەو چاوەڕێەتی کەسایەتەکەی لە کەسایەتەکانی دایک و باوکی وەربگرێ دەوڵەمەندیکە کە دژی ئەوەستێ و ئەی ڕوخێنێ و لە کەسایەتی ئەدا پیسە دەست بەقە بە لوتا و ئەوە مەکەوە مەکە ئەمە وای لێ ئەکات پێچەوانەوە دایکم واکات باوکم واکە ئەوە جایەتی مەکەن ئەوە لە کەسایەتی مەدە ئەمە بێ ئەوەی بیری لێ بکاتەوە دەرونی ڕیاکشنی پەچەکردداری دەرونی وایە بە تایبەت لای کەسێک کە هێشتا عەقڵی کامڵ نەبوو هێشتا عەقڵی زاڵ نەبووە بەسەر هەستیان چاوەڕێتی هەستەکانی تێر بکرێ بۆیە بە پێچەوانەوە ئەشتێتەوە ئەو تووڕەبوونە ئەگەر دایک و باوک بە شێوازێکی کە بۆ نمونە زۆرە لەوانە مەسەلەن بە پێی تەمەنەکانیش فەرقەکە شێوازێک کە لەگەڵ مناڵە بەکاردێ تەمەنێکی وایە هەبێ کە بتوانانی چیرۆکی بۆ بخوێنیتەوە پێشەوەی بخەوێ چەند جوانە چیرۆژێکی بۆ بخوێنیتەوە چیرۆکەکە لە چیرۆکەکەیە بەتەڵ فیلمەکە دەستی بە لوتیا کردووە و چۆن ویستوێتی بە شێوازێکی عاقڵی خۆی بیری کردوتەوە ئەمە شتێکی خراپە و لوت برینارەکات و هەموو مرۆڤێک بێز لە ناواخنی لوتەکاتەوە و ئەمانە وای لێکات خۆی بیر بکاتەوە هەم تۆ عەقڵێکت تێئاخنی زاڵ بێ بەسەر ئەو هەستەیە کە بووە بە خوو بۆی خەریکا بێ بە خوو بۆی چون لە مناڵە ئێستا خوو نییە
وردە وردە وای لێکا خۆی من لێرە لێبوردنەکەم گەورە و بچووک مناڵ و گەورە من ئیمانم بەوە نییە کە سیستەمی پەروەردەڵێ خەڵک فێرەکەین کەس ناتوانێت فێرکە هەموو کەسێک خۆی فێرەکە ئەو پرۆسەی خۆ فێرکردنە لە سیستەمی پەروەردەیە ئەگەر تۆ توانیت چالاکی کەی کارای کەی لە جانی مناڵەکەیە دڵنیابە ئەو خوانە ئەم کارە و چالاکردنە چۆنەکرێت کاکەرەوە پێم وتی نمونە بێنایتەوە مەبەستمەوەی لە سیستمی پەروەردەیە مەمە دایک و باوکەکەیە شتێکی جوانە بەردەم مناڵەکە یاکات مناڵەکە لاسایی یەکاتەوە لە سیستمی پەروەردەیە مامۆستا ئەبێتە ئەو دایک و باوکە لە دەرەوە من نازانم چۆن بەڵام من ئەوەنم پێوتی وتم سیستەمی پەروەردە سەقەتە ئەگەر بڵێت فێریان ئەەکەین کەس ناتوانێت فێرکان نمونەیەکی زەق لە پۆلێک هەر پۆلێک تۆ دێنی تۆ لە خەیاڵتا لە هەموو دنیادا نەکەن لە لای خۆمان و لە هەرێمی کوردستاندا لە هەر شوێنێکە 20 مناڵ بێنەرەوە بەرچاوی خۆت پۆلێک کە بریتە لە 20 مناڵ کە ئیمتیحانی سەری ساڵە بێ یەکێک سەی هێناوە یەکێک سفری هێناوە ئەی خۆرمەک مامۆستا دەرسی پێوت بۆ نەیتوانی ئەویش فێرکە کەواتە هەریەکە خۆی فێرەکە باش کاک ئارام ئەوەی کە دایک و باوک پاداشی مناڵەکەی بات لە کاتێکە بۆ نمونە ڕەفتارێکی نەشیاوی هەیە بووە بە خوتایە دەستبەرداری بێ لا دوایە پاداش لەم کاتانە ئەتوانێت باش بێت بە سوود بێ پاداشت هەمیشە باشە هەر ئەو سیستەمەی ئەو ڕەفتارەی کە من وتم ئەگەر وا لە مناڵەکە بکەی بیر بکاتەوە وا لە مناڵەکە بکەی خۆی واز لە خۆکە بێنێ خۆکەی لا قێزەونکەی بە سلوبێکی بە شێوازێکی ناڕاستەوە خۆ ڕاستەوە خۆ لێی نەی لە کەسایەتەکەی چون ئەو دەست بەلووتکردنەوە بەشێکە لە کەسایەتەکەی لەزەتی ئەداتێ چێژی ئەداتێ تۆ پێی بڵێ ئەو چێژە تاڵە ئەو چێژە هەڵەیە بە شێوەیەکی ناڕاستەوە خۆ ئەمە خۆی لە خۆیان پاداشتە تۆ پاداشتە کردووە ئەهەم حاسەبەکەش پاداشتە بەڵام ئەگەر وەکو کە بە ڕاستەوە خۆ چۆتی ناو خەڵقیاوەکەی تو داشیرین بڕات ئابڕوو بردینەوە مە چێ دەست بە لوتاکەی تۆرچی خەڵکت نانەکەی پێ نەخوراوە مەسەلەن شتێک لەو بابەتە تۆ لە کەسایەتەکەیشتدا باش ئەمە لە کاتێکایە بە قسەکەی جەنابەت چێژ لە ماوەرەگرێت جاری وایە لە ترسی ئەو شتێک کە ترسانۆیەتی پەنا ئەبا بۆ نمونە نینۆکەخوا دایک و باوک شەڕیەتی ئەم بەوەی خۆی هێور بکاتەوە نینۆکەخوا لەم کاتایە بمبوورە قسەکەت ئەبڕم تۆ پێڵێڵی دەستبەرداری ئەم خووە بە لە کاتێکە هۆکاری تر لە پشتیۆیەتی ئەمە چی ئەوێت هۆکاری تر لە پشتێوەیەتی بەس هێشتا زووە هۆکارەکان نەبوونەتە چەق بەستوو نەبوونە لە ناخیا بۆ ئەوەی کەسایەتەکەی بگۆڕێ و کەسایەتەکەی ناشرین کات و کەسایەتەکەی بەلایەنە نەگەتیڤەکانە ببات هێشتا زووە هێشتا تۆ ئەتوانی بە ئاسانی بۆیە ڕاستەوخۆ من و تۆ ئەتوانین یەکتری ڕەخنە لە یەکتری بگرین من و تۆ کە گەورەین عەقڵمان زاڵە بەسەر هەستەکانمانە بەڵام ئەو مناڵە هێشتایی ئەوە نییە عەقڵی زاڵکەی بەسەر هەستەکانیە بۆیە ناچاری تۆ بە شێوازێکی ناڕاستەوخۆ هەستی بجوڵێنیت کە ئەڵێم پێی خۆشە و لەزەتی لێەکە ئەمانە چی ئەمانە عەقڵین هەر خۆشبوونی شتێک تۆ خۆشترین خواردن بخۆ بە عەقڵ نییە هەستە چێژە چێژ تامە خۆشیە تۆ بخۆتی بۆیە حەز لە ماسیەکەی چێژەکەی لا خۆشترە لە گۆشتی مریشک بۆ نمونە ئەمە هەمووی هەستە هەمووی چێژە بەڵام لای تۆ چێژی دوای عەقڵە بە عەقڵ پێشتر تاوتێت کردووە بۆیە ئەزانی ماسی لای تۆ خۆشترە لە گۆشتی مریشک بەڵام مناڵ نازانێ وازانێ خۆشترین شت ئەمەیە بەرحاڵ یەک خاڵ هەیە دوسێ جارێتەوە بیرمە چێبا بیرم نەچێت پێتان بڵێم ئەم خوانە هەندێکیان نۆرماڵن بۆ لە سەرەتا لە مناڵیە وەکو چی؟ ئێستاچێ ئەو نۆرماڵێ و پێڵم من و تۆ بێ ئیش نین بۆیە دەست بە لوتمانە ناکەین مناڵ بێ ئیشە
چەند جوانە دایک و باوک چەند عاقڵن ئەگەر لەو کاتەیان مەشغوڵی کەن بە شتێکیکەوە لە ئابەیە ئەو لە ئاوەی کە حەزی لێگا بێن وەرن با پێکۆ یاری بکەین خوتوکەی بێ پێی بیخەیتە پێکەنین یاری لەگەڵا بکەی لەبیری چێتەوە شێوازەکان زۆرن هەر یەکە بە پێی تەمەنی خۆی مناڵێکی بچووک ڕەنگە خوتوکەی بێت و یاری لەگەڵا بکەیت و بی بە ئەرزا و بدا بە ئەرزا و وای لە یەکەی بیرێتچێتەوە مناڵێکی لەو گەورەتر لە ئابەی ژەیتە دەست نەختێ گەورەتر بوو لەگەڵ یا یاری بکە زۆر گەورەتر بوو باخۆی یاری بکە لەگەڵ هاوڕێکانیا ئەوە نیە تۆ بێ حتا ئەگەر بیر بکەیتەوە ئەو یاریانەی کە ئەیکا هەمووی شتیان بەهۆیەوە خۆی فێرکات ینی لە ئابەی مەسە دەواچە نەبێت تفەنگ نەبێت خۆی فێری کوشت و کوشتار نەکا مەسە شتێک بێت کە نەرمونیان بێت کە ناسک بێ کە جوان بێ دەختە گەورەتر بوو پێش قوتابخانەی شتێک بێ بیرکاری تیا بێ بۆ نمونە ینی لەگەڵ تەمەنەکانە من نازانم ئێستا مناڵی وردم نەماوە ئەوانەی کە لە ئابا فرۆشن خۆزگە لە هەمووی نووسرا بێ بۆ تەمەنی ئەوەنە بۆ ئەوەنە ئێستا زۆربیان هەیەیان کە هەبێت چەند جوانە ڕێنماییەکە بۆ دایک و باوک بۆی بزانێت چیەکڕێ بۆ مناڵەکەی لێرەیە هەڵەیەکی کە هەیە کە هەست هەڵەکە لای دایک و باوک جوانە نازانن هەڵەیە بۆ نمونە ئەچن شتێکی بیرکاری دوی یەکی سەرەتایی فێریەکەن هێشتا پێنجە هەڵێ چەند زیرەکە لە ئێستا بیاڵە لە تەمەنی خۆیان بژی ئەو بازەی پێمەدا ئەگەر خۆی هەوڵدانی هەبێت لەو بازدانەیە کۆمەڵێ هەست ئەخینچەیە ئەمەیە کێشەکە ئێمە نایەڵین هەندێکمان نایەڵین مناڵ لە تەمەنی خۆیان بژی باش کاگەرم ئەگەر خۆی هەوڵدانی هەبێت بۆ ئەو شتە خۆی حەزی هەبێت بۆ ئەو شتە بیرکاریەکە لە خوشک و برا گەورەکەیەوە ئەیبینێت دەدایک و باوکیەوە ئەیبینێت خۆی حەزێکی هەبێت بۆ ئەو شتە چیت هەموو مناڵی لاسایی گەورە کاتەوە بەڵام لە لاساییکردنەکانی ئەگەر تۆ نەبیتە یارمەتی دەرێکی نێگەتیڤ بۆی وازەیەنێ بەڵام ئەبێ بە ڕسمێک هەمومان ڕسمی شۆراوە لە گیانمانە هەیە ئێستاش لەم تەمەنەیشا من خەریکە ئەمرم و هێشتا ڕسمی شۆراوە لەم خۆزگە پێشەوەی بمرم بتوانم ئەو پرۆژەی کە بەدەستمەوە جێبەجێ کەم هەروایە ژیان تۆ بە ڕێزی من مەبەستم چێ مەبەستمەوەیە ئەو شێوازی ڕسمی شۆراوە لە گیانتا ئەوەنێ بە عەربی پێڵم فارس الأحلام تۆ فارس الأحلام هەمیشە هەتە خۆزگە وابوومایە خۆزگە کتێبەکەم فرۆشی زیاتر بووایە خۆزگە زیاتر خەڵک بیخوێنایەت و زیاتر خەڵک ڕخنەی کەمتر لێ بگرتمایە جاری داهاتووە کەم جاری داهاتوو یعنی چی یعنی ئایندەیە و ئەگەڕێی بەشن ئەو کەسایەتی کە خۆت ئەتەوێت تیاتا بێت کاگەرم ئەکرێت بڵین هەموو خۆەکانی مناڵ خۆی خراپن خویەک هەیە ڕەنگە خوی زۆر باش بێ لەو مناڵەیە هەیە ئالەتێکی مۆسیقی لە بەردەسایە بەردەوام خۆی بۆ گرتووە حەزەکات یاری بۆ ئامێرە بکات ئەگەر ئەمە پەرەی پێبیت زیاتر دایک و باوکەکە پەرە بە مناڵە بن بێت بە مۆسیقێکی زۆر باش مەخویکی خراپ چەند جوانە خۆ خراپەکانی کەمەکە ئەی من باسییان ئەوەم کرد بەس بە شێوەیەکی ئاواکوتەنا بە ڕاستەوە خۆ باسم نەکرد وتم وەختێ دەست بە لوتی ئاکات وەختێ نینۆکی ئەخوات وەختێ حرەکاتێکە کار کە بووە بە خوبۆی تۆ لەو وەختەیە مەشغوڵ یەکەی بە کارێکی کە خۆ ناڵێیت دەست بە لوت تا مەکە بە نینۆکە بخۆ هەردووکی خراپە شتێکی باشترە خەیتە جێگەی مەشغوڵ یەکەی وای لێدێ ئەمیانە بێ کۆمەڵێک خوش هەیە کە لە مناڵە هەیە زۆر باشە بە دڵنیایەوە بەرەو پێشچوون خووە مرۆڤ هەمیشە ئەوێ بەرەو پێشچێ تۆ هەمیشە ئەتەوێ ئەم بەرنامەیەت لە بەرنامەی پێش حەزی بە تۆپێکی ڕەنگە یاریزانێکی زۆر باشی لە دەرچێت لە داهاتوە بۆ نەکەر یاریزان مۆسیقا وەکو جەنابازی کرد هەموو کارە پۆزیتیڤەکانی کە هەموو ئەو کارانەی کە نەزەرەرێکی بایۆلۆجیان هەیە بۆ گیانی مناڵەکە نەزەرەرێکی کۆمەڵایەتی هەیە بۆ دەوروبەر هەموو ئەمانە کارێکی باشن با بێ بەخوو چەند جوانە بێ بەخوو ئەی بۆچی پێویستە دایک و باوک زانیاریەکی دەرونی باشی مناڵیان هەبێ اینجا ببن بە دایک و باوک بۆ ئەوەی خۆ باشەکانیان تیا بچێنن بۆی بزانن چۆن خۆخراپەکانیان لا ئەبەن و لە جاتیەوە خوی باشە خەنە جێگەی دڵنیایەوە بینەکە جوان بوو باش کاک ئارام تەمەنێکی هەستیار هەیە ئەویش مرد منداڵیە
تەمەنێکە دایک و باوک هەرچێک بە منداڵەکەڵە ئەوەی کەوتە دایک و باوک لای منداڵ پیرۆزە هەندێک جار تەنانەت ئەم پیرۆزیشە لە لای هەرزەکارێک لە لای مێر منداڵێکە چێتە ژێر پرسیارەوە لەم تەمەنەیە ئەگەر ویستی دایک و باوکێک خوێکی خراپ لە مناڵەکەیە هەیە وای لێ بکە دەست بەرداری بێت چی بکە دایک و باوک جوانە بەس من هەر دیسان دڵنیاتەکەمەوە کە پێش ئەو تەمەنە هەڵەی زۆر کراوە لەگەڵ یا دایک و باوک بۆیە وای لێ کردووە زووتر تەمەڕوت بکە تەمەڕوت دەزانی یانی چی ینی هەڵگەڕێتەوە لە لاساییکردنەوەکانی دایک و باوکی جوانە هەڵگەڕانەوە زۆر جوانە بوو لە بەرەوەی مناڵەکەی من کاتێکە بێ بە 14 ساڵ ئەو تەمەنەی کە جەنابەت خەریکە لێ ترسیت من 20 ساڵ 30 ساڵ لەو گەورەترم کەواتە ئەو مۆدێرنترە لە من زۆربەی زۆری هەڵگەڕانەوەکانی چاکن ئەگەر زووتر توانی بێتم خۆ باشەکانم تیاخنی بێت خۆ خراپەکانیم لە کۆڵ کرد بێتەوە بە دڵنیایەوە خۆ خراپەکانی لە کۆڵ بوو بێتەوە دەست بە لوتەکەی کا بە مەشروب خواردنەوە مەسەلەن ئەیکا بە دزی ئەیکا بە ئەوشتانەی کە نێگەتیڤن و خراپن و زەرریان بۆ خۆشی بۆ قۆڵگەشتێ کەواتە ئەساسەکەوەیە یەک شتیکەی شەیە لەو تەمەنەیە کە جەنابەت باسی کرد بوارێکی جوانت هێنایە ناو مەسەلەکەوە تەمەن لەو تەمەنەیە گۆڕانکاری بایۆلۆجی و فسیۆلۆجیکی زۆر لە گیانی مناڵە دروستە بێ هێزی سێکس بە کورتی هێزی سێکس شتێکی غەریبە یەتە گیانیەوە هەندێک جار ڕێڕەوی ژیان و ئەو هینەی بۆ خۆی دایناوە لی تێکەچێ ئەو مەسەلە ئەوەیانە زیاتر هێزی ئەوەی کە سێکس بەو معنایە ناکە بەو معنا کلاسیکەکە بەو معنایی کە تم لە بمە پیاو کە من لە بمە ژن کە من نەبێت لاسایی دایکم بکەمەوە ئەم گۆڕانکاریە فکریان تەواوە لە وەختی خۆیایەتی بایۆلۆجیان هێشتا زووە زوو درەنگ پێکەوە لە یەک بەی شڵەژانێک دروستە بێ ئەو شڵەژانەیە لەو عمرەیە زۆربەی زۆری نۆرماڵە ئاسانتر یەنەوە سەرخەت یەنەوە سەر کەسایەتی ڕاستەقینەکەی خۆیان بە مەرجێک پێش ئەوە لە تەمەنە جیاوازەکانی منداڵیدا تا مێرد منداڵی توانی بێتمان هەوڵێکمان دابێ هەستە جوانەکانیان چەپڵەمان بۆ لێدابن هەستە خراپەکانیشی دژی وەستابین بە شێوە ناڕاستەوخۆکە تێمان گەیاندبن کە ئەو شتانە هەڵهەڵەیە باش ئەگەر لەو تەمەنەیە ئەو ئیشە لانێ بە باشی ئەنجام نەدرابێتە لە مناڵەیە تۆ بەناغەیەکی باش نەنابێ لە ئەم تەمەری مێرد منداڵیە دایک و باوکیوانە بەداخە کۆنتترۆلی مناڵەکەیەکە سەیری مۆبایلەکەیەکە لەگەڵ کیا هاوڕێ بزانێ ئەکاونتی هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لێدانە بەداخەوە شکانەوەیە ئەم شێوازی مامەڵەکردانە لا دوایە بە چی بگۆڕیە باشترە دایک و باوک چی بە مناڵەکەی بڵێ چی ئەنجام بات وڵاوەیانە بێ نەسیحەتی دایک و باوکان بکەین ئەگەر بتوانین زۆر نمونە هەیە کە کەسایەتی مناڵ لە وەختەیە ئەشتێنیت من ئێستا وتم کەسایەتەکەی وا لە مناڵەوە لای خۆی ئەیکا بە پیاو لە کچەوە ئەیکا بە ژن ئەو نیە کەسایەتەکەی کامڵ ئەکات بە حسابی خۆی و بە تیۆری خۆی و خەیاڵی خۆی چەند ناشرینە لەو تەمەنەیە کچێک خۆی گۆڕی و میوانی هاتووە تەمەنێکیەوە مراهقیەوە نیە 13 ساڵ و 14 ساڵ میکەپەکەن و سینیەک شەربەتەیە بە دەستەوە دایشیاڵێ ڕۆڵە جامبی بۆ میوانەکان نایزانێ هێشتا ئەزمموی نییە ئەکەوێ و هەموو شتێنێ باوکیاڵێ ئەمرن لەوێنێ هێشتا کەی تەمەنی ئەوە تەوا بکەی دایکی پێشتر و توێتی ئافرم تەواو گەورە بوویتەوە بکە کەسایەتەکەی تووشی ئیزدیواجەتەکەی تووشی خۆی دژایەتێک لە گیانە دروستەکەی ئەڵێ دایکم درۆزنەیە باوکم دەرونی ئەڵێ دایکم وتی گەورە بوویتەوە و هینی باوکیشمەڵێ دەست بشتێت هێشتاکەی ئەوەی ئەوان هەڵگری ئەوێ کەسایەتەکەی خەریکە ونە بێ من پێشتر وتم دایک و باوک مقەدەسن قسەکانیان جێی خۆی ئەگرێ لە دەروونە لە لای مناڵ بۆیە گوناحەکەین لەگەڵیانە غەدریان لێەکەین ئاوا لە یەک لەحزەیە چەپڵیان بۆ لێدێن لە لایەک کێشۆ محاسبەیانەکەی جا ئەوەیە مەسەلەکە تۆ دایک و باوک تا حەدی حەقێتی ئەیەوێ ئەو مناڵە
پەلە نەکا لە گەورە بوونا لەو تەمەنەیە بۆ لە بەری هەڵەشەیە بەڵام لە لایەکی کەوە بێ دایک و باوک عاقڵتر بێت لەمە چۆن بێت بزانێ خۆمان بە هەڵە هاتووینەتە ئێرە بە هەڵەت قەزم چییە؟ هەڵم کردووە اینجا من توانیمە لێرەدانیشم بەرامبەریەوە نەلەرزم خم لە سیستەمێکی پەروەردەی سەقەتا پەروەردە کراوە ڕەنگە یەکەم جار لە تەلەڤیزیۆن مقابلە کرابم بلەرزی بم بەس ئەو لەرزینە ئەگەر تۆ محاسەبەم بکەی ئێستا نەمەتوانی خۆم چاکەم بۆیە چاکە هەڵە لە یەکتری قبول بکەین هەڵە لە مناڵەکانمان قبول بکەین بەڵام بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەندێک جار و هەندێک جار ناڕاستەوخۆ چاکی کەینەوە هەڵەکانە کاگەرام خۆکان زۆرن و خۆگرتن بە ئەمێرە زیرەکەکانەوە بە مۆبایلەوە بە ئایپادەوە ئێستا زۆرترین حاڵەتە کە لە مناڵا بوونی هەیە و خۆی پێوە ئەگرێت بەڵام هەندێک دایک و باوکڵێت مناڵەکەم بەهۆی مۆبایل و ئایپادەکە و فێری زمانی ئینگلیزی بووە هەندێک لە دایک و باوکانڵێن نەخێر مناڵەکەم بەهۆی ئایپاد و مۆبایلەکەیەوە وازی لە دەرس و دەورەکە خۆشی هێناوە یا نانیش ناخوات کامیان دروستەکەی هەموو پێشکەوتنی مرۆڤایەتی وردە وردە چقە بەستێ ئێستاچێت چقی بەستووە لە ئینتەرنێت و ماسمێدیا و موبایل و هەموو ئەم تەکنەلۆژیا تازانە وای لە هاتۆ پێشکەوتنەکان و هەموو پێشکەوتنێکیش مادام باسی هەڵەمان کرد پێشتر لایەنی نێگەتیفی خۆشی هەیە هەموو مرۆڤێک کە توانی بێتی سەرکەوتوانە پەروەردە بوو بێ و پەروەردە کرابێ و خۆی پەروەردە کردبێ بە معنایەکی کە ئەتوانێت سوود لەلایەنە باشەکانی ئەو تەکنەلۆژیایە بکە کە هەمووانی سەرقاڵ کردووە بەڵام بتەوێ و نەتەوێ فاکتەرە دەریچەکان دیسان کاریگەری خراپ و باشی خۆیان هەیە لەم حاڵەتەیە کە جەنابەت باسیەکەی فاکتەرەکان هەمووی خراپن بۆ ئێمە بۆ بەڵێ میلەتێکی بێبەرهەمین بێ ئیشین بێکارین ئەوەی تۆ سەری خۆ مەکە تۆ کارتەیە ئەو زۆرن لە تەمەنی جەناب تا کاری نییە ئەی چی بکە نەچێتە ئینتەرنێت کە کاریشی نەبوو کە پسپۆڕ نەبوو لە بوارەکە ناگەڕێ بە شوێن بوارەکەی خۆیان ئەگەڕێ بە شوێن بوارە خراپەکانە یعنی با بڵێن دەراوێشتەیەکی سروشتیە بە لای منەوە لای هەموو ئەو میلەتانەی کە بەرهەمهێن نین لە بەرهەمهێنیشا من زۆر جار لە وڵاتانی ئەوروپا ژیاوم و ئێستاکێش زۆر جار لەوێ ئەژیم هەر خەڵکی بەتاڵ ئەوەی کە لە ناو قتارەکەی چێتەوە بۆ ماڵەوەی ناو پاسەکەیە چێتەوە بۆ ماڵ یا ئەڕوا بۆ ئیش لە وەختیا بێ ئیشە هەر خەریکێوەیە مەرحەبای کەس ناکە هەر قسە ئاگای لە دەوروبەری خۆی نییە کەواتە ئەمە هەموو جیهانی گرتوێتەوە من مەبەستم چێ لە کاتی بێکاریایە لە کاتی بێکاریە بەڕای من جوانە ئاگال لە دنیا بێ قەیچێخە بەڵام هەموو کارەکەمان ببێ بە بێکاری خەتەرە ئەوە کەواتەوە ئەگەڕێتەوە گوناحەکەی گەڕێتەوە بۆ سیستەمەی کە دروستیان کردووە خواوانە بگرێ بەش سیستەمەکە چاکەن بۆەوەی بتوانین گەنجەکانمان سەرقاڵکەین زۆر سپاس بۆ زانیاریەکانت کاکارم زۆر بەخێر بێ